سیاسەتە فاشیستەکانی ئاکەپە مەهەپە لە دوودەی ڕابردوو داوای کردووە ژینگەی کوردستان ڕوبەڕووی مەترسی گەورە ببێتەوە. بڕینەوەی دارەکانی ئەفرین و بادینان و سوتاندنی دارستانەکان و تۆپبارانکردنی چیاکانی کوردستان لە کارە هەرە دیارەکانی دەوڵەتی داگیرکەری تورکە. لە ئێستاشدا کە ئەردۆغان هەڵبژێردراوەتەوە، ژینگە پارێزان دەڵێن ژینگەی کوردستان ڕوبەڕووی مەترسی زیاتر دەبێتەوە. ینی کەم تەرخەمێکی گەورە هەیە بە تایبەت لە ڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە و ڕێکخراو نێودەوڵەتیان ینی چاوپۆشی کراوە لەو هەموو پێشێلکاری و دەستدرێژیە فراوان و بەردەوامی کە بۆ سەر ژینگە و سروشتی خاکی پیرۆزی کوردستان ئەکرێ بە شێوەیەکی بەردەوام ئەوان کەم تەرخەم بوون لە ئاستی ئەوەی کە کار بکرێ بۆ ڕێگریکردن لەو پێشێلکاریانە. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بەهۆی بۆردومانەکانەوە زیاتر لە 1,300,000 دۆنم دارستان و پوش و پاوەند سوتاون کە هۆکاری زۆربەیەم ئاگرکەوتنەوانە بۆردومانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیا بووە. بەکارهێنانی چەکی قەدەغەکراوی کیمیاوی هۆکارێکی ترە بۆ قڕکردنی دارستان و ژینگەی کوردستان و ئەو گیان لە بەرانشی کە لە سروشتی کوردستاندا دەژین.